ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز مناوڕێت تۆفیقم داڵکەم شوی بەرنامەی پانۆرەما پێتان گەیشتینەوە ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە لە ئێستادا گەرم بووە لە ئاستی سەرۆکایەتی کۆمار خودی سەرۆک کۆمار خۆی و تیمی سەرۆکایەتی کۆمار لە هەوڵی جدیدان بۆ ئەوەی کە دوایەوەی کە خوێندنەوەی یەکەم و دووەم بۆ پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کراوە دەیانەوێت لە 16 سی ئەم ساڵ کە یادی شیمیابارانکردنی هەڵەبجەیە بە پارێزگابوونی هەڵەبجە بە تەواوەتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرۆژە یاساکە دەنگی لەسەر بدرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە. هەوڵەکانی سەرۆکایەتی کۆمار بەم ئاراستەیە جددیە لەگەڵ هەموو لایەنەکان سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران سەرۆکایەتی وەزیران لەسەر خەتن. ئەم ڕۆژ وەفدێکی پارێزگای هەڵەبجە بە سەرۆکایەتی خاتوون نوخشەناسە قایمقامی هەڵەبجە سەردانی بەغدایان کرد لەگەڵ سەرۆک کۆمار و هەروەها لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران و فراکسیۆنە جیاوازەکان کۆببوونەوە بۆی کە ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە خێراتر بکەن. ئەم شۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە کە میوانێکمە بێت لە سلەیمانی بەڵام جارێ نەگەیشتوە لە ستۆدیۆ لەگەڵمانەبێش خاتوو نوخشە ناسح قایمقامی هەڵەبجەیە. بەڵام سەرەتای گفتوگۆکەم لە بەغداوە دەست پێیەکەم لەگەڵ بەڕێز هاوڕۆ تۆفیق بەرپرسی پەیوەندیەکان و هەروەها ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە سەرۆکایەتی کۆمار کە بە سوپاسەوە لە ستودیۆکانمان لە شاری بەغدا میوانی پانۆرامایە. کاگە ڕستاوت لێبێ ئەو ڕێکارانەی کە لە ئێستادا بە ئامانجی جێبەجێکردن و هەروەها خستنە سەرپێی پرۆژە یاساکەی کە تەقدیم کراوە لە ئەنجومەنی نوێنەران و دوو جاریش خوێندنەوەی بۆ کراوە لەلایەن خودی سەرۆکایەتی کۆمار و لەلایەن تیمی سەرۆکایەتی کۆمار و جەنابتانەوە کە هەوڵەکان بە ئاراستەی ئەوەیە کە لە 16 سێ بە پارێزگابوونی هەڵەبجە هەر هیچ نەبێت دەنگی لەسەر بدرێ. ئەم ڕێکارانە بەچۆ ئەگات و کێشە و ئالاگاریەکان چین لە بەردەم ئەم بابەتەیە؟ ئەم کاتتان باش بێگومان مەسلەی بە پارێزگابوونی هەڵەبجە لە دوا قۆناغەکانی هاتی کە پێویستی بە پرۆسەی دەنگدانە و کاتی خۆی چەند جارێ خرایە شتەی بەرنامی کاری کۆبوونەوەکانی پەرلەمان بەڵام بەهۆی ئەوەی کە ژمارەی یاسایی پێویست نەبوو دانیشتنەکان دواخراوی بە عەرەبی پێڵێن نیساب نەبوو و هەروەها هەندێک داواکاریشە بوو کە لە شوێنی تر لە ناوچەکانی تر بە پارێزگابوونی چەند قەزایەک ڕابگەێنن وەکو پارێزگایەکی تازە ئەیش بخەنە بەرنامی کارەوە. بەم هۆیە پرۆسەکە ڕاگیرا پچی کەوت. ئێستاکە هەم نوێنەرانی خەڵکی هەڵەبجە کە وەفدێکی هاوبەش هاتبوون وەفدێکی هاوبەشی پەرلەمانی و حکومی و کەسایەتیەکانی هەڵەبجە هاتبوون بۆ بەها و چاویان کەوت بە بڕێ سەرۆک کۆمار کۆبوونەوەیان کرد. دیارە کۆبوونەوەیان لەگەڵ بەرپرسانی تریش کردووە. داوایانە کرد کە دووبارە پاڵپشتی بکەین. بێگومان ئێمە لە ساڵی 2023 بەڕێ سەرۆک کۆمار خۆی بە ئیمزای خۆی کاغەزێکی بۆ سەرۆشی ئەو کاتی پەرلەمان نارد کە بەڕێز محەممەد هەلبوسی بوو داوایە کرد کە ڕێکارەکانی دامەزرانی پارێزگای هەڵەبجە تەواو بکەن. هەروەها لە دوای ئەو گۆڕانکاریانی کە لە سەرۆکایەتی پەرلەمان ڕوویان ناکە بەڕێز محسین مەندەلاوی بە شێوەی کاتی بوو بە سەرۆکی پەرلەمان دووبارە کاغەزی دووەمی پێشکەشکرا. جگە لەم نووسراوە فەرمیانە لە کۆبوونەوەی تایبەتیش سەرۆک کۆمار داوای کردووە کە ڕێکارەکان تەواو بکەن و چەند جارێک لەگەڵ کوتلەی جیاواز لە پەرلەمانی عێراق کۆبوونەوە کراوە. بێگومان ئێستاکە دەربارەی ئەوەی کە لە ڕۆژی 16 سێ لە ڕاستی ئەمە ئەتوانم بڵێم کارێکە کە ئێمە ناتوانین ئێستا بە خەڵک بڵێین کە ڕۆژی 16 سێ دەنگان لەسەر قانونەکە ئەکرێت چونکە ئەمە پێویستی بە سازدانێکی نیشتمانیە پێویستی بەوەیە کە دەنگی پێویستی بۆ کۆ بکرێتەوە کە 50 زایدەنیەشی دەنگی پێویستە وەکو هەر قانونێکی ترکە لە پەرلەمان تێپەڕێ. هەوڵەکان بەردەوامن بەڵام بێگومان ئێستا سێ قانون هەبوو کە پێشووتر مشتومڕی لەسەر بوو کە هەمووتان نەزانن قانونەکانی باری کەسی و لێبوردن و هەڵوەشانەوەی بڕیارەکانی ڕژێمی پێشووی بەعس. ئەو سێ یاسایە بە یەک پاکێج بەیەکەوە تێپەڕێنرا. ئەتوانم بڵێم ئێستاکە هیچ جۆرە بربەستێکی تند لە بەردەم قانونەکەیان نەماوە جگە لەو داواکاری کە هەندێک کوت لە کاتی خۆی داوایانە کرد لە شوێنی تریش قەزا هەیە بکرێ بە پارێزگا کە لە ڕاستیە ئەو کێشەیەشی دروست کرد بوو بۆ پرۆسەی دەنگانەکە. بۆیە توانی بڵێ نەبێ ئێمە ئێستا هەموو لایەک هەم سەرۆکایەتی کۆمار هەم
ئەندامانی پەرلەمان دەست لە ناو دەست هەوڵبین کە دەنگی بۆ کۆبکەینەوە چکۆکو باسم کرد ڕاستە ڕێکارەکان هەمووی تەواو بووە بەڵام پێویستیمان بە 50 کۆکراوی یەکی تەواوی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیە. زۆر باشە دەست خۆش کاگە ڕێدێم و خزمەت جەنابەت بۆ کۆمەڵێک لایەنی دیکەی یاسایی لە دەنگدان کاتێککە ینی نیساب تەواوەکرێ لە ئەنجومەنی نوێران سوپاس دەکەم خات و نوخشەناسە قایمقامی پارێزگای هەڵبجە بەخێر بێ. زۆر سپاس. ئەزان ماندووی دەمڕۆ لە بەغدا بووی و ئێستاش گەیشتیتەوە بانگەشتی ئەمەت قبول کرد بەڵام بابەتەکە خۆ دەزانی گرنگە پەیوەندی هەیە بە شارەکەی خۆتانەوە هەڵبجە و ئێستش کە ئێمە نزیگە بینەوە لە یادی 16 سێ یانیمانەوە هەر هیچ نەبێت لە ڕێگەی ئێوە لە ڕێگەی سەرۆکایەتی کۆمار کاگاوڕێ مژدەیەک بین بە خەڵکی هەڵبجە بووی کە لە بابەتی بە پارێزگابوونی شارەکان ڕزگاریان بە چیتان کرد لە بەغدا بەچی گەیشتن لەگەڵ چێکۆبوونەوە. بەڵێ زۆر سپاس بۆ کورسات هاتن بۆ کورسات واجبە لەبەرەوەی هەمیشە لەگەڵ هەڵبجەیە لە خۆشی و ناخۆشیەکانیە بێگومان ئێمە دوێنێ ڕۆژی شەممە بە سەردانێکی فەرمی گەیشتینە پایتەخت بەغداد و لێرەوەمێ سەرتا زۆر سوپاسی نووسنگەی جەنابی کاقوبات تاالبانی بکەم بە تایبەتیش کاک سەمیر کە هەموو مۆعیدەکانیان بۆ ڕێخستە بووین و زۆر زۆر سوپاسی سەرۆکایەتی کۆمار و کاک هاوڕێ و تیمی سەرۆکایەتی کۆمارکەین بەڕاستی ئەمڕۆ لەو پێشوازیە جوانە شۆک بووین زۆر شایستە بوو بە هەڵەبجە و کەسوکاری شەهیدان و هەروەشمان لێ چاوەڕوانەکردن بۆیە بەڕاستی زۆر زۆر سپاسیانەکەین هەمومان و بوونەکەی ئێمە حەسایەوە بەو ڕێزە و تەقدیرەی کە لە هەڵەبجە گیرا هەر دوێنێ هەتاوەکو ئەمڕۆ ئێمە شاندێک بووین لە پارێزگای هەڵەبجەوە کە لە وحدە ئیداری پێکاتبوو هەروەها لە کەسوکاری شەیدان پێکاتبوو لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان لە هەندێک فراکسیۆن هی کوردستان یەکێتی و پارتیمان لەگەڵا بوو و کەسوکاری شەهید و وجهایی هەڵەبجە و کەسایەتەکانی هەڵەبجە و مامۆستایانی ئاینیمان لەگەڵا بوو خۆمان بەو شێوەیە ینی ڕێکمان خستە بوو کە تەمسیلی هەموو هەڵەبجە بکات بەڵێ تەمسیلی هەموو هەڵەبجە بکات خۆشبەختانە ئێمە دوێنێ چاوپێکەوتنمان هەبوو لەگەڵ سەرۆکی پەرلەمانی عێراقا محمود مەشهەدانی دوای چاوپێکەوتنەکەمان سەرەتا ئەو یەکسەر ڕاستەخۆ پێی وتی من هەر خۆم محایزم بۆ هەڵەبجە لەبەرەوەی وەختی خۆی پێشتر کە معارەزە بووە لە منتیقی هەڵەبجە هەورامانە بووە زۆر دڵخۆشی کردین کەوتی من هەر وەکو واجبێک لەسەر شانمە بەڵام لەوانەیە هەنێک گرفتە بێ خۆتان نەزانن دۆخی سیاسی لە حکومەتی ناوەندی و لە عێراق بەگشتی و کوردستانیش دۆخێکی ئاڵۆزەوە ئاسان نییە ئیشکردنتیایە ئەکیت بۆیە ئێمەم هەنگاوەمان دەست پێ کردووە تەواو بە پشتیوانی کوتلە سیاسیەکانی خۆمان کە من لێرە دەستخۆشیم هەیە بۆ سەرجەم لایەنە سیاسیەکانی کوردستان بە جیاوازی بە هەموو ڕەنگەکانیانەوە بەڵێ هەمیشە وتومانە ئەگەر لەگەڵ لەسەر هەر بابەتێک ناکۆک بن بەڵام لەسەر دۆسی هەڵەبجە کۆکن بۆیە ئەمە تۆزێک لە ڕووی معنەویەوە بۆ ئێمە وەکو هەڵەبجە و کەسوکاری شەیدان زۆر زۆر گرنگە و دوێنێ هەرجێگری سەرۆکی پەرلەمان دکتۆر شاخەوانمان بینی و نوێنەرانی پەرلەمان لە بڵین هەڵەبجە دکتۆر موسەناو کاک ئاریان تاوەگۆزیمان بینی کۆبنەوەمان کرد ئێمە نەخێر ئەوە بوو مەرحەلەیەکی بەئەکیدی بەڵام هەر ئەمڕۆ سەردانی پەرلەمانی عێراقمان کرد و لە نزیکەوە فراکسیۆنی یەکێتی و پارتی و کۆمەڵی دادگەری و یەکگرتو ئیسلامی و نەوەی نوێشمان بینی کە ئێمە زۆر گرنگە بەلامانەوە سەرەتا لایەنە کوردیەکان کۆک بن بۆ دۆسیەی هەڵەبجە کە خۆشبەختانە هەروە بووە لە ڕابردوو ئێستش زۆر پێداگیری ئەکەن بگرە زۆر خەمیانە خوانە خواسە ئەگەر ئەم بابەتە بخرێتە دەنگدانەوە جۆرێک لە جۆرەکان سەرکەوتوو نەبێ کە ئەمە لە خەمخۆریانە بۆ بابەتەکە بۆیە بە هەموو لایە کارەکەین بۆ ئەوی کاتێک مەلەفی هەڵەبجە بخرێتە بچێتە بەرنامجی پەرلەمانەوە کە بڵێ کە دەنگی لەسەر بدرێ و ئێستا لەم مەرحەلەیە ئیش لەسەر ئەوواکەین و دواتریش ئێمە لەگەڵ جەنابی فەخامەتی سەرۆک کۆمارە دانیشتین کە ئێمە بەڕاستی پێشتریش چەند یادداشتێکیان ناوە بۆ کاراکردنی یاسای هەڵەبجە و ئەمڕۆژ تەکیدی کردەوە و داواشمان لێ کرد
بە حزۆری کاک هاوڕێ برای بەڕێزم کە زۆر هاوکارمان بۆ لە ڕابردوو ئێستش کە جارێکی کە نامەیەکی کە ئەنووسێتەوە بۆ پتەوکردنی بە پارێزگابوونی هەڵەبجە دەنگدان لەسەری بێگومان بە پارێزگابوونی هەڵەبجە سازانێکی ئەوێ بە تایبەتی لایانی شیعە و سونە و ئەمەش با ڕاستگۆ بم پێویستە لەسەر سەرکردە سیاسیە کوردەکان بە تایبەتی بۆ جەنابی کاک باڤڵ جەنابی کاک مەسعود ئەمانە ئەبێ جهدێکی زیاتری تیا بکەن بۆ ئەوەی لەم تەمەنی پەرلەمانەیە تەواو نەبێت و بە پارێزگابوونی هەڵەبجە بگاتە نەتیجە. کوردستانیش گرنگە لەسەر خەت بێ بۆ ئەم بابەتە لەگەڵتانە هیچ ینی هەمانگی هەیە وەکو پارێزگا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم بابەت ئێمە بڵێ لەگەڵ بڵین سەرۆکایەتی یەکێتیا قسە کراوە و لە بریاریش وایە دەستەیەکی ئەنجومەنێکی پشتیوانیمان هەیە کە سەردانی جەنابی کاک مەسعود و کاک نێچیر و هەموو لایەنە سیاسەکان و بڵین یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری هەمووی بکرێت بۆی بە یەک دەست داوای بە پارێزگابوونی هەڵەبجە بکرێت و ئینشاءڵڵا دەنگی لەسەر بدرێت. بۆ هیوای دەست خۆشحاڵ نقشەکان دێم خزمەت جەناب. بەڵێ کاک هاوڕێ بابەتی ینی وەکو خات و نوخشە ئاماژەی پێەیە ینی زۆر لایەنیان بینیەوە ئەمڕۆ ئەخیر کەس کە هاتوونەتە لای جەنابی سەرۆک کۆماری عێراقە بەڵام ینی گرنگ ئەوەیە لێرەدا ڕاستە ئەم لایەنانە مووی معنین لە بەغدا بەڵام هەمووشیان ینی تەعاتوفیان هەیە بۆ بابەتی هەڵەبجە و بە پارێزگابوونی هەڵەبجە و دەژڵێن پشتیوانی دەکەین بەڵام بابەتی هەڵەبجە بە پارێزگابوونی هەموو لایەکمانە زانین و وازەحە ڕێکارەکانی یاساییە و دەستوریە و دوجاریش تەوافقیە لە نێوان هەموو لایەنەکان کورد سونە شیعە بەڵام نەمێت جارێ لە ڕۆڵی سەرۆک کۆمار خودی ینی بەڕێز دکتۆر لەتیف ڕەشیدەوە دەست پێ بکەین. سەرۆک کۆمار وەکو ینی باڵاترین دەسەڵات و پارێزەری دەستور لە ڕووی یاسایەکەەوە ئەتوانێت چ فشارێک دروست بکات بۆ سەر ئەنجومەنی نوێنەران کە ئەم بابەتە ینی وەکو خۆی ینی کاری لەسەر بکرێ و پارێزگای هەڵەبجە بەڕەسمی بە تەواوەتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پرۆژە یاساکەی دەنگی لەسەر بدرێ. ڕۆڵی هەیە لەم بارەیەوە ئەتوانێت فشار بکات؟ بێگومان سیستەمی دەستوری عێراق سیستەمێکی پارلەمانیە بۆیە لە سیستەمە پەرلەمانیەکانە بە گوێرەی دەستور و هەروەها بە گوێرەی قانونی ئەنجومەنی نوێنەران و بە گوێرەی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنی نوێنەران بۆ هەموو قانونێک پێویستی بە خوێندنەوەی یەکەم و خوێندنەوەی دووەم هەیە پاشان پێویستی بە دەنگدان هەیە. قانونەکان دوو جۆرن قانونی ئاسایی هەیە کە بە زمانی عەرەبی پێڵێن تەشریعی عادی و هەندێک بابەتی تریش هەیە کە جیاوازن. بابەتی یەکەم کە قانونێکی ئاسایی وەکو پرۆژەی قانونی بە پارێزگابوونی هەڵەبجە پێویستی بە دەنگدانی 50 کۆکراوە یەک لە کۆی دەنگانی ئەنجومەنی نوێنەران هەیە و بۆ هەندێک قانونی تر پێویستیمان بە دوو لەسەر سێی دەنگ هەیە. وەکو باسم کرد لە جارەکانی پێشوو کە چەند جارێک خرایە ناو خشتەی بەرنامەی کاری دەنگدانەوە بە هۆکاری ڕای جیاوازی هەندێک لە قوارە سیاسیەکان دانیشتنەکە ژمارەی یاسایی دروست نابوو چونکە لە ڕاستیە بێگومان بابەتی هەڵەبجە کە پرسێکی تایبەتە بە جەنۆساید و پرسێکی نیشتیمانیە و پرسێکە پەیوەندی بە وجدانی ئینسانیەوە هەیە کارێکی قورسە ئەو قوارانەی ئەگەر بۆ چوونێکی تریشیانە بێت لە پەرلەمان دژی هەڵەبجە دەنگ بدەن. من پێم وایە ئەمە هەرگیز ڕوونایە بەڵکو ئەوەی کە بینیمان دانیشتنی ئەنجومەنی نوێنەران پەکەخەن ناچنە ژوورەوە بەم ڕێگایە تا ئێستا کابێ بە ڕوونی بە ئاشکرایی بڵێن بربەستی دەنگدانەکەمان ماوە و بەڕێز سەرۆک کۆمار پەیوەندیشی بەهێزی لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەیە و بێگومان دەوری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەورێکی کاریگەرە چونکە نەریتێک لە ناو ئەنجومەنی نوێنەرانە پێڕەوەکرێت ئەو قانونانەی کە گرنگی و بەهایشی نیشتیمانی و معنەوی هەیە هەمیشە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و بەڕێز سەرۆکی پەرلەمان پێش کۆبوونەوەکە کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی کوت لە پەرلەمانیەکانەکە بۆ ئەوەی زەمینە سازی دروست بکە. بەڕێز سەرۆک کۆمار وەکو باسم کرد لە پێشوو دوو جار کاغەزی نووسیوە لە ڕۆژانی داهاتووشە جارێکی تر دەسەکاتەوە بە پەیوەندیکردن و لۆبیکردن و لە هەمان کاتە ئێمە لە هەماهەنگیە بین لەگەڵ سەرۆکی قوارە سیاسیەکان و سەرۆکی کوت لە پەرلەمانیەکان چونکە لەم مەسەلەیە پێویستیمان بە کۆکردنەوەی دەنگ هەیە و ئەمڕۆژ لە کۆبوونەوەکە لەگەڵ ئەو تیمە هاوبەشە بەڕێز سەرۆک کۆمار داوای کرد کە هەموو ئەندامانی پەرلەمان کە نوێنەری خەڵکن ئەوانیش لە شوێنی خۆیانەوە دەست بکەن بە هەماهەنگی دەست بکەن بە لۆبیکردن دەست بکەن بە کۆکردنەوە و هەموو لایەک دەست لە ناو دەست بۆ ئەوی بتوانین ئەم بابەتە تێپەڕێنین.
کاگەڕێ بەدەر لەوەی کە ینی ڕوویەکی یاسایی هەیە ئەم بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە ڕوویەکی سیاسیشی هەیە ڕۆ سیاسیەکە یانیەوە لە بەغداتوان چۆن جوڵی بۆ بکەن بەدەر لەوەی کە ئێستا ینی جەناب ئاماژەت پێدا کە بێ زمینە سازی بۆ بکەی و کۆنتاکتی لەگەڵ لایەنە شیعە و سونەکان بۆ بکەی لە بەغدایە ئێستا زمینە سازی ژەیە بۆ ئەوەی کە هەمانگیەکی سیاسی باشە بێت لە نێوان ئەم پێکاتانەیە ینی زمینی عێراق لەبارە بۆ ئەمە ئێستا من باسم کردوتم ئەو سێ پرۆژە قانونەی کە مشتومڕی لەسەر هەبوو تێپەڕێنرا و ئێستاکە ئەو ماوەی کە لە تەمەنی یاسایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ماوە ئەتوانین بڵێن مەسلەی قانونی بە پارێزگابوونی هەڵەبجە یەکێکە لە پرۆژە قانونیە سەرەکیەکان کە بۆ مێژووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گرنگە بەڵام دووپاتێکەمەوە ئەم مەسلەیە کە پێویستی بە دەنگدانە کەواتە ئێمە پێویستیمان بە ژمارە هەیە مامەڵە لەگە ژمارەکەین ئێمە پێویستیمان بەوەیە 50 کۆکراوەی یەک لە کۆی دەنگەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەدەستبێنین ژمارەی ئەندامانی پەرلەمانی عێراق نوێنەرانی کورد دیارە و ئێمە پێویستەکە ئەو کوتلانەی کە ڕاوسەرنجێکی تریان هەیە لەگەڵ ئەوان نابکەوینە گفتوگۆکردن بۆی ئێمە بتوانین ئەو ژمارە یاساییە بەدەستبێنین ینی پێویستەکە ئێمە ئامانجەکەمان سنووردار و ڕوون و ئاشکرا بێ ئەویش ئەوەیە کە هەموو لایەک لە شوێنی خۆیەوە بڕێسەرە کۆمار ئەندامانی پەرلەمانی عێراق گەڕین بە دوای ئەو ژمارانەیە کە 50 زائیدەنیە کۆبکەینەوە ئەمە سەرەکی ترین بابەتە چکە لایەنەکانی کە پێشووتریش دژی ئەوە نەبوون کە دەنگ بدەن بە هەڵەبجە بەڵکو وابەستەیانە کرد پەیوەستیانە کرد بەوەی کە لە شوێنی تریش داواکاری هەیە کە قەزایە بکرێتە پارێزگا بەڵام ئەم داواکاریە ئەبوو بەهۆی ئەوەی کە پرۆسەی دەنگانەکە ئاڵۆزی تێبکەوێت بۆ هۆیەوە دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر ئەو مەسەلەیە پەخرا و ئەمەوێ بۆ مێژوژەوە بڵێم لە کاتی خۆیان لە سەردەمی بەڕێز محەممەد حەلبوسی کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو تکاو ڕجای لە قوارە کوردیەکان کرد کە دەرفەتی بدەنێ بۆ ماوەی هەفتەیەک بۆ ئەوەی کە چەند یاسایەک تێی پەڕێنن دواتر یاسای بە دامەزرانی پارێزگای هەڵەبجە جێبەجێبێ بەڵام کۆمەڵە بارودۆخ بەسەر ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاتوو ئەوە ڕووینەیە دەست خۆش دێمە خزمەت جەنابەت کاگاوڕێ نوخشەخانیانی بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە تاوان هەمومان نەزانین لە ڕۆیی دارێکەوە کۆمەڵێک ئەرشی گەورە و قورسە خاتە سەر بەغدا بەڕاستیەگەر ئەم بابەتە لە ئەنجومەنی نوێنەران تێپەڕێ پێ دوایە بەغدا یعنی ئەو کە لە سەردانەکانتانە بۆیە و کۆبوونەوەتان لەگەڵ لێپرساوانی باڵای بەغدا لیان تێگەیشتە بێتن ئەوان ترسی ئەویان نییە ئەم لایەنە ئیداریە قورس و داراییانە بکەوێتە سەرشانیان و هۆکارێک بێ بووی کە بابەتی بە پارێزگابوونەکە تا ڕادەیەک پەک بخەن لە ئەنجومەنی نوێنەران بەڵێ پێکمان ئەوان وا بیشانیان کە ترسی ئەویان هەیە بەس بۆ من بۆ ڕوونکردنەوەی بۆ جەناب و بۆ بینەرانیش ئێمە ئەتوانم بڵێم ئێستا پارێزگای 19 بە شێوەیەکی زمنی بۆ لەبەرەوەی ئێمە سەرجەم سێکتەرەکانی کە پێیوەستە بە پارێزگا بوون لەگەڵ حکوومەتی ناوەندیا لە بوونی پاسپۆرت کە بەناوی پارێزگای هەڵەبجەوە پسوڵەی خۆراکمان بەناوی پارێزگای هەڵەبجەوەیە تابلۆی ئۆتۆمبیلمان ژمارەی خۆمانمان هەیە و کۆمەڵێک دەوائێک کە پێوەستن بە حکوومەتی ناوەندی ئێمە هەمومان هەیە هەمووی هەیە و چەندین جار چەندین سەرۆک کۆماری پێشووتر و سەرۆک وەزیرانی پێشووتر هاتوون ناوی ئێمەیان نهێنا بڵێن قەضا حەلەبجە و توانە محافظەت حەلەبجە و چەندین ڤیدیۆمان هەیە و کۆنگرێ ڕۆژنامەوانیمان هەیە کە خۆیان باس لە ئێمەکەن کە ئێمە پارێزگین بەڵام وەکۆی کە کاگاوڕێ باسی کرد ئێمە هەستەکەینەوەندی پرسێکی سیاسیە تێکەڵی سیاسەتیەکەن ئەگینا ئێمە بە هیچ شێوەیەک نابین بە بارگرانی بەسەر حکوومەتی ناوەندیەوە ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە و کە سوکاری شەهیدانیش پێمان وایە بە پارێزگابوونی هەڵەبجە وەکو تعویزێکی معنەویە بۆ کە سوکاری شەهیدان لەبەرەوەی ئێمە هەمیشە وتومانە تەنها کەیس کە بەدەست حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیەوەیە کە ڕژێمی پێشوو کە ڕژێمێکی دیکتاتۆری بۆ تەنها کەیسی هەڵەبجەیە کە مەلموسە و بەردەست بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئێمە پێمان وانە بە هیچ شێوێ بین بە بارگرانی لەبەرەوەی لە کاتی ئێستا ئێمە هەموو ئەو دەوائیرانە ئیشی خۆیانەکەن و دارایی بوجە ئەکرێ بەس ئەگەر باسی بوجە و دارایی بکەی خۆ بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش چیان ناردووە تاوەکو ئەو کاتە حسابێکی کەی ئەبێ وەکو کاک هاوڕێژ وتی هەندێک جار باسیەوە کە ئەمان بەستنەوە بە هەندێک شوێنیکەوە ئێمە پێمان ناخۆش نییە شوێنی کە بکرێ بە پارێزگا غەدرەکە لەوەیە
قەزیەی هەڵەبجە قەزیەکی زۆر گەورەیە ئەمە یەک دووش ئێمە زۆر قۆناغمان بڕیوە ئەو شوێنانی کە باسەکرێ و بەراورد دەکرێت بە ئێمە هێشتا قۆناغێکیشیان نەبڕیوە بەڵام ئێمە خوێندنەوەی یەکەم و دویم وەکراوە تەنها یەک قۆناغمان ماوە ئەویش دەنگدانەکەیە بەڵام ئێمە پێمان وایە ئەو قووەتەی کە جەنابی سەرۆ کۆمار هەیەی و لەگەڵ سەرکردە سیاسیەکانی ئێمە هەیەە بە یەک دەست ئەتوانن قەناعەت بە لایەنە سیاسیەکانی حکوومەتی بەغدا بکەن و زۆر بە ئاسانیش ئەم پرۆژه یاسایی ئێمە تێپەڕێ بۆیە ئێمە دوێنشکە لەگەڵ سەرۆکی پەرلەمانە قسەمان کرد و جێگیری سەرۆکی پەرلەمان و ئەمڕۆژ لەگەڵ سەرجەم فراکسیۆنەکانە پێمان وایە ئەوانیش بە دەستخۆشیەوە ئیشی زۆر باشیان کردو مەراحلی زۆریان بڕیوە و دڵی ئێمەیان خۆش کردووە کە مەرحەلەیەکی زۆری بڕێەوە و لە ئایندەیەکی نزیکا بخرێتە بەرنامە و دەنگی لەسەر ڕێوتیانی بەتەما نەبین بۆم شانزەی سێ ها ئێمە چەند شانزەی سێ وەستاوینم شانزەی سێژە وەستین ئێمە گرنگ ئەوەیە هەڵەبجە بێ پارێزگا ئەم مانگەنە بێ مانگێکی کە ئاساییە بەڵام گرنگەوەی بێ پارێزگا و پێشمان خۆشە تەمەنی ئەم پەرلەمانە کۆتایی پێنێت و دەنگدانی لەسەر بکرێت وەکو جەناب دامەژێت پێدانی بنەماکانی بە پارێزگابوون هەموو شتێکمان هەموو ڕێکارەکان هەیە بەس ئەوە ماوە کە دەنگی لەسەر بدرێت بە ڕۆیاسی و قانونەکە ئێمە لەسەر نەخشەی عێراقیش جیاکراوینەتەوە لەبەرەوەی تقریبان ئەو کاتێکە حەلبوسی لەسەر سەرۆکی پەرلەمان بوو هەندێک مماتڵەیان پێکرد گوایە کە بەڵام ئێمە وەزارەتی پلاندانان لە 2022 وەفدێکی هاتن بۆ پارێزگای هەڵەبجە کە من خۆمیان لەگەڵا بووم 4 ڕۆژ لەوێ مانەوە و تەنانەت لەسەر نەخشە من چاوی خۆم بینیم کە لەسەر نەخشەی عێراقیش دیاری کراوین و ئێستا ئەوەش لە پەرلەمانە و هیچ کێشەیەکی یاسایی و هوەری و ئیداریمان لە کاتی ینی هەڵبژاردننی شاتچکە ئێمە بازنەیەکی لەسەر ژمێری شار بە جیاواز وەکوتم ئەم بە پارێزگابوونەی ئێمە ئەوەندە تەعویزێکی معنەویە لە ڕووی ڕۆحیە و بۆ کەس و کاری شەهید ئەوەندە ئێمە گوێ لەبەرەوەی تعویزە مادی و ئیداریەکەی ئەتباعی بەڕاستی معنەویەکەیە دواتر ڕێکاری جێبەجێکردنی هەیە وەگەنی ئینشاڵڵا بوو بە پارێزگا وایان نا ئێوە لە هەڵەبجە هیچ زەمینە سازیەکتان کردووە لە بەدەر لە ینی تیمی ئیداری و حکومی و یاسایی لە ناو لایەنە سیاسیەکان ڕاستە جەنابوتە هەندێک لایەنمان لەگەڵ بۆ بەڵام بە کۆی گشتی هیچ جوڵەیەکتان کردووە لێ بۆ بابەتانە ئێمە پێش ئەوە ئێمە ئەنجومەنێکی پشتیوانیمان هەیە کە کۆمەڵە کەسایەتی جوان و باشی هەڵەبجەیە کە لە ماوەی ڕابردووە هەنگاوی زۆریان ناوە بۆ لای سەرجەم لایەنە سیاسیەکان بەڵێ بۆ لای سەرۆک کۆمار ڕۆشتون بۆ لای سەرۆکی پەرلەمانی عێراق ڕۆشتون و ئێستاش بەتەمان شانزەی سێمان لە بەردەمایە و ئێستا هەمومان سەرقاڵی ئەوەین کە ئەمساڵ شانزەی سێ زۆر جیاواز یادی بکەینەوە بە ئاپۆڕایەکی جەماوەری یادی بکەینەوە پێم وایە دوای شانزەی سێ ئەو ئەنجومەنە بەڕێزە کە ئێمەش هەمومان هاوکار و پشتیوانیانە بین لەبەرەوەی بۆ قەزیەکە هەمی بۆ هەڵەبجەیە و لە دەرەوەی هەڵەبجەش خەڵک هەیە کە هاوکاریانەکە کە سەردانی جەنابی کاک باڤڵەکەنەوە سەردانی جەنابی کاک مەسعود دەکەن بۆ ئەوەی لۆبیەکی گەورە دروستکەین لە ناو خۆمانە و لەگەڵ حکوومەتی ناوەندیا بگەینە نەتیجەیەک کە هەموو لایەک ڕازی بێت یان ئینشاڵڵا بانگێشتی سۆدانی و مەحموود مەشەدانیتان کرد بۆ شانزەی سێ بەڵێ ئێمە تەبعاً بۆ هەر سێ سەرۆکایەتێکی حکوومەتی ناوەندی بانگێشنامەمان ناردووە هەردوێنە جارێکی کە بەدەسی داوەتنامەمان ناوەتەوە دەست سەرۆکی پەرلەمان جەنابی سەرۆک کۆمار هەمویان پێمان خۆشە بێن بەڵام هەندێکیان لەوانەیە ئەلتیزاماتیان هەبێ و هەندێکیان پێیان باشترە بۆ نمونە ئەم ساڵیانە لە سەرۆکایەتی کۆمار جیاواز یادێکی گەورە بەڵێ گەورە بکەنەوە کە ئەمە دڵخۆشیە بۆ ئێمە بەڵام ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە و کەسوکاری شەهیدان ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەمانەوێ وەکو جاران بە ئاپۆڕایەکی جەماوەری کە بەڕاستی ئەمانەوێت هیچ مۆرکێکی حزبی و تەنان ئیداریشی پێوە دیار نەبێت مۆرکی کەسوکاری بەڵێ مۆرکی کەسوکاری شەیدی پێوە دیار بێ ئێمە ئەمانەوێت ئەو معاناتەی ئێمە هەمانە لەگەڵ سێوسێنان لەگەڵ بادینان لەگەڵ یەزیدیەکانە لەگەڵ چەمچەماڵە گەرمیانە ئەوانشمان هەمووی داوت کردووەکو سمبولێکی کەسوکاری شەید لەبەرەوەی ئەو خەمەی ئێمە هەمانە ئەوانی شەیانە بۆی لە ئایندەیە ئەوانیش کە یادیان کردەوە ئێمەش بچین بۆ یادەکانیان و یادی شەهیدەکانمان و بەرزڕاگررتنی هیچ شتێک تەسیرمان لێ ناکە لەبەری هەستمان کردم 2 ساڵی ئەخیر بەهۆی ئەو قەیرانی سیاسی و دارایی هەیە خەریکە یادەکان کاڵە بنەوە ئەمە خەتەریاتێکی زۆر گەورەیە بۆ کەسوکاری شەهید و بۆ میلەتی کورد بۆیە ئێمە ویستمان لەم بابەتە دەریکەین و ئەم ساڵ هەنگاوی یەکەمان نەبێ بۆی لە ساڵانی ئایندە وەک چۆن لە 92 خەڵک خۆڕسکانە خۆیان هات چالاکیە کرد و ئاپۆڕۆی جەماوەریە کرد
ئەم ساڵەکەین بە دەستپێکێک لەوانەیە ئەم ساڵیش ئەو هەدەفەنە پێکین بەڵام بۆ ساڵانی ئایندە نەک بۆ هەڵەبجە بۆ هەموو ئەو ناوچانەی کە معاناتیان هەیە هاوشێوەی هەڵەبجە یادێکی پرشکۆ بەرز بکەینەوە. ئەم ساڵی 16 سێکراوەتە پشوو هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق ئەمە خاڵێکی گرنگە بەڕاستیوانەکەی لە عێراق لە دنیاش ئەکید بۆ لەبەرەوەی ئێستا بۆ مناڵێک کە ئەو ڕۆژە ناچێتەوە بۆ دەوام لەوانەیە مناڵیش بێ زۆر فامی نەبێ بەڵام دایک و باوکەکە بۆی شەرحەکەن ئەمڕۆ بۆ ناچیتەوە بۆیە زۆر گرنگە نەک ئەکید ئێمە تەواان نامانەیە ئەمە هەڵەبجە یەک شتی باشی هەیە ئەوەیە دای من زۆر بە هیواوە سەیری ژیانەکە بەڵام لەگەڵیشی ئەمانەوێ ئەو ڕۆژانێک کە ئێمەیان گەیانەوە بە ئێستا هەرگیز یادی ئێمە بچێتەوە نە لە یادی نەوەکانیشمان بچێتەوە بەڕاستی. دەستخۆش دێم و خزمەت جەنابەت خاتوو نوخشە بەڵێ کاگەیە هاوڕێیانی هەر ئەو پرسیاری کە پێشتریش لە خاتوو نوخشەم کرد بابەتی ینی کاتێک کە هەڵەبجە ینی بە تەواوەتی بە پارێزگا دەناسێنرێت و دەبێتە ڕاستە خۆیسە نۆزدەمین پارێزگایە بەڵام لە ڕۆ قانونیەکەەوە شتە قانونی بۆ دەرنەچۆ لە ئەنجومەنی نوێنەران کێشەی لەسرە کاتێک کە بووە قانونی بابەتەکە حکوومەتی عێراق پابند دەبێت بە کۆمەڵێک ڕێکاری دەستوری و یاسایی و دارایی بەرامبەر بە هەڵەبجە. هەڵەبجەیەکان و کاتە مافیان چی ئەبێ لە چوارچێوەی ینی عێراقی فیدرالە وەکو پارێزگاکانی دیکە و لە ڕووی تەعویزاتەوە چی ئەکرێ بەڕاستی کاگاوڕێ بۆ هەڵەبجە؟ بێگومان هەڵەبجە پارێزگایەکە لە چوارچێوەی قوارەی هەرێمی کوردستانی عێراق و بژێرەی دەستور سیستەمی فیدرالی لە عێراقا هەیە کە لە دەستورە چەسپاوە کە عێراق پێکاتووە لە پایتەخت و ئەو پارێزگایانەی کە ڕێک نەخراون لەگەڵ هەرێمێک لەگەڵ هەرێمەکان کە مەبەستی هەرێمی کوردستانی عێراقا بۆیە ئەو بەشێکە بێت لە سنووری هەرێمی کوردستان و پەیوەندی هەڵەبجە لەگەڵ حکومەتی فیدرال پەیوەندیشی ڕاستەوخۆ نابێ بەڵکو لەژێر چەتری ڕێنمایی و بودجەی هەرێمی کوردستانی عێراقا بێ. بابەتەکە بابەتێکی معنەویە بابەتێکە پەیوەندی هەیە بە وەڵامدانەوە بەرامبەر بەو جینۆسایدی بەسەر گەلی کوردستان و هەڵەبجەیە هاتووە ژینە وەکو لایەنی واقعی ئێستا هەڵەبجە بە پێی قانونی پەرلەمانی کوردستان پارێزگایەکە و تەنانەت دادگا فیدرالی لە کاتی بڕیاردان لە سەرتانەکانی قانونی هەڵبژاردننی کوردستان هەڵەبجەی وەکو بازنیشی سربەخۆ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری کردبوو و ئێمە لە ناو دەستوری شامادەیەکمانەیە هەموو ئەو قانونانی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوون پێش ساڵی 2023 قانونیشی جێبەجێکارن و ئەوانەی دوای ئەو بەروارش دەرچوون بە مەرجێک کە ناکۆک نەبێت لەگەڵ دەستور ئەو قانونانە کارپێکراون واتە ئێمە ئێستا بە شێوەیەشی کردداری ئەوی بە عەرەبی ئەڵێن عەمەلی هەڵەبجە ئێستا پارێزگایە و پارێزگاری خۆی هەیە و یەکەی کاژێڕی خۆی هەیە بەڵام کاتێک کە باسی دانپیانانەکەین لەسەر ئاسی حکوومەتی فیدرال ئێمە ئەو کاتە لەسەر ئاسی حکوومەتی فیدرال ئەبین بە 19 پارێزگا پێم وایە گرنگیەکەی لەباری دەستوری ئەواڵێم ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دوو ژوور پێک دێ ژوورێکیان ئەنجومەنی نوێنەرانی ئێستایە ژووری دووەم ئەنجومەنی فیدراڵە کە تا ئێستا پێک نهاتووە هەرچەنە بەڕێ سەرۆکۆمار پرۆژەی درافتی ئەنجومەنی فیدراڵیشی ناردووە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەوەی کە ڕێکاری یاسایی بگرنەبەر ئەنجومەنی دووەم ژووری دووەم کە پێکاو لەسەر بنەمای یەکسانی ژماری پارێزگاکانە بۆ هەر پارێزگایەک بەبێ ئەوەی گوێ بدەینە ئەوەی ژماری دانیشتوانی کەمە یا زۆرە دوو نوێنەر ئەڕاتە ئەنجومەنی فیدراڵ ئێمە ئێستا هەرێمی کوردستان بەم سنوورەی ئێستا 3 پارێزگاین 6 نوێنەرمانە بێ کە هەڵەبجە بێ بە پارێزگایەکی سربەخۆ ئەبین بە 8 نوێنەر لە کۆی ژمارە ئەندامانی ئەنجومەنی فیدراڵی عێراق گرنگەوە دووپاتی یەکەمەوە گرنگیەکی معنەوی گرنگیشی دەرونی و پاداشکردنە بەرامبەر بۆ قوربانی دراوە ئەژینە وەکو کردداری عێراق مامەڵاکە لەگەڵ هەرێمی کوردستان و ئەو بودجەیە کە ئێنێرێ بۆ هەرێمی کوردستان وەکو چۆن بەشی دۆیشی تایە بەشی هەولێری تایە بەشی سلێمانی تایە بەشی هەڵەبجەشی تیا بێ کە پەیوەندی بە قەرەبوو هەیە بڵێم قەرەبوو هەیە و قەرەبووی زیان لێکەوتوانی دەستی ینی ڕژەمی بەعسێ یعنی ئەمە هەڵەبجە ئەگرێتەوە وەکو پارێزگا لە داهاتووە ئەم مەسەلەیە پەیوەندی نییە بەوەی هەڵەبجە پارێزگایە یا قەزایە ئەمە پەیوەندی هەیە بەوەی کە بەهۆی هەلومەرجی سیاسی عێراقەوە لە ڕاستیە ئێمە
جگە لە هەڵەبجە گەلی کوردستان قوربانی زۆری یاوە ئێمە ئەنفالی گرمیانمان هەیە بەڵێ ئەنفالی بارزانیەکانمان هەیە چەندەها شوێن و ناوچەی ترمان هەیە کە کیمیاباران کراوە ینی گەلی کوردستان پێویستی بە قەرەبووکردنەوەیشی زۆرە ئەمە بابەتێکە پەیوەندی هەیە بەوەی کە وەکو باسم کرد لە پەرلەمانە هەموو شتێ بە زۆرینە و کەمینەیە ئەبێ قانونێک دەرچێت لە پەرلەمانی عێراق کە حکوومەتی فیدراڵ پابند بکە بە قەرەبووکردنەوە کە ئەمە تا ئێستا ڕووی نەیەوە بۆیە ئەم بابەتە قەرەبووکردنەوەکە پەیوەست نییە بەوەی ئەگەر هەڵەبجە نەبێ بە پارێزگا مافی قەرەبووی نییە بەڵکو هەڵەبجە وەکو یەکەیەکی کاژێڕی وەکو شارێک هەموو وەختێک ئەو مافەی لەسەر حکوومەتی فیدراڵ هەیە بەڵام پرۆسی قەرەبووکردنەوەی دارایی پێویستی بە دەنگی سیاسی هەیە چونکە سیستەمەکە پەرلەمانیە لە سیستەمی پەرلەمانیشە هەموو قانونێک پێویستی بە دەنگانە کەواتە لە ناو سیستەمێکی پەرلەمانیە قانون دەنگدان پەیوەندی بە ڕێکەوتنی سیاسیەوە هەیە لە ئەنجامە بۆیە لە ڕابردووە ئەم کارە نەکراوە بەهۆی نەبوونی ئەو ڕێکەوتنە سیاسیە بۆ قەرەبووکردنەوە ژینە هەم هەڵەبجە هەم ئەنفال هەم شوێنەکانی تر کە بەر سیاسەتی لە ناوبردن و وێرانکردن بوون بێگومان شایستەی هەموو قەرەبوویەکەن زۆر باشە دەستخۆش نوخشەخان بابەتی ئەو دەواازەی کە محەممەد شیع سۆدانی وابزان مەرجی جێبەجێکردنی گرتە سۆ بۆ ئەم ساڵ تەواو بوو بۆ 16 سێ چیکە کراوە وڵایی زۆر هەوڵەیە کۆمپانیاکە تاوانێمە دەستخۆشیمان هەیە بۆ سەر و کۆماری حکوومەتی فیدراڵی لە ساڵی پارە پێش 16 سێ ڕێگەی کاک خالیشوانی و پەیوەندی کرد بە ئیدارەی پارێزگای هەڵەبجە وتی حەزەکەین پرۆژەیەک بکەین لە حدودی 1 ملیارە سەرۆگۆزیران مەبەستەیە سەر کۆمار سەرۆگۆزیران خەریکەویژەکەم بۆی سەر کۆمارەڵەن فەرقیان نییە جناوی سەر و کۆماری شتی بۆ کردوین و شتیشمان بۆەکە ئینشەڵام هەرم ڕۆباسمان کرد لەگەڵ یا بەزێسە باسی ناکەم ئەلای ناکەم تا بۆماکات ناجارێ لایندا ئینشەڵا جنابیشیان شتی ئەبێت و لەگەڵ ئیدارەی پارێزگای هەڵەبجەیە لە حدودی 1 ملیارە ئەم پرۆژەی دەواازەیەمانە بوو کە پرۆژێکی زۆر جوانە دیزین کراوە لایەن کاگاسۆ بامۆکی وەختی خۆی دیزانی بۆ کردین بەڵام ئێستا پێم وایە لەبەرەوەی بەو بجێ تەواو نەبوو بوجەکەی زیاد بووە لەوازم لە ملیار و نیوێکی شوازم زیاتریشە و هەوڵ ئەیان تەواوی بکەن بەس من وەکو خۆم ئەڵێم با جوانتر بێ لەبەرەوەی پەلیتیان نەکرێ با شانزەی سێنەبێ با بیستی سێبێیان بۆ نمونەیەکی چوار بێت گرنگەوەیە جێی دڵخۆشکردنە ئێمە پێمان خۆشە هەر کەسێک بەخەم بێت بۆ هەڵەبجە لە هەر شوێنێکی دنیا بێت لە حکوومەت یاریمی کوردستان بێ حکوومەتی ناوەندی بێ جێ دەستی دیار بێت و هەڵەبجە لەبەرەوەی ئەوەندە وێرانکاری کراوە ئەوەندە وێرانکاری پێوە دیارە پێمان وایە چەندین پرۆژە و پرۆژەی هاوشێوەی ئەوەی ئەوێت هیچ وعدێکی کەتان لێەوە هیچەوە تۆ ئاشکرات کرد کە سەر کۆماریش ینی وعدیاوە پرۆژەتان بۆ بکە لەگەڵ محەممەد شیع سۆدانی یا محمود مەشەدانی هیچ وعد و وعودێکتان ئێمە لەگەڵ سەرۆک وەزیرانە نەخێر بەلەبەری هەدەفی ئێمە ئەم جارە پێش 16 سێ بوو بەڵام لە ئایندای ئەمان بێ ئینشاڵڵا هەدەفی سەرەکی ئێمە بۆ دەنگدان لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە دروستکردنی لۆبی و قسە و باز بوو لەسەرەوە بابەتە ئەوەی کە ئێمە گوێ بیستی بووین هەم لە سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان و لە کوردستانەکانیش کە چه هەوڵێکیان ناوام یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵی دادگەری و یەکگرتوونەوەی نوێ کە هەمویان کاری جدیان کردو و کاری جدیتریش ئەکەن بۆی بخرێتە بەرنامەوە و دەنگی لەسەر بدرێت بوو هیواین ئەم ساڵ نازم ئەو نەخۆشخانی چیمێوەرانی هەڵەبجە بەچی گەشت هیچ ئەوزانمەشتە ئیسیلامتان نەکردو وەکو محافەزە بەڵێ ئەوە تۆزێک کێشەی هەیە ئەوە وەزارەتی تەندروستی پێم وایە باشترە جواباتەوە بەڵام ئەوەی کە من متابعەیەکەم و لەگەڵیان قساکەم تەمان نەخۆشخانەیەکی زۆر باش و نایاب و چاکە و ئێستش کارەکا بۆی کە نەخۆش ئەبینێت و بێگومان بەڕێبەری تەندروستی هەڵەبجە زۆر کاری جدی کردو هەوڵی زۆری یاوە لە هەموو شوێنێکەوە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی لەگەڵ قونسڵەکانە لەگەڵ لایەنە سیاسەکانە هەمیشە هەوڵ ئەیاکە و لەگەڵ حکوومەت یاریمی کوردستان و وەزارەتی تەندروستیشە هەرکوازم هەفتەی پێشوو بوو چەند ئەجیزەیەکی باشیان کڕی هەر بۆ نەخۆشخانێ بڵێ هاتوو یاندان بەڵێ دایاننا بەس ڕاستی پارەکەم بیرچۆ لە حدودی چەنابووم بەستمەوەی هەمیشە لە هەوڵان بەڵام لە ڕووی ئستیلامکردنیەوە هەنێک کێشەی هەیە لە بابەتی گەرمکەرە و ساردکەرەوەیە
ئەوەش پێویستە مقاولەکەش لەوانەیە بەهۆی نەبوونی بودجەوە داوای پارەی ئەکات کە لە لای حکوومەتە کێشەکە لەوەیە کە پێویستە وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران بۆی حەل بکەن بەڵام ئەو کۆی کە نەخۆشخانەکە هەیە و ئێستا نەخۆشی ژەبینێ و بەردەوامیش لە هەوڵان بەڕێبراتی تەندروستی هەڵەبجەکە کێشەی نەبوونی دەرمان و ئەو بابەتەیان هەبێت مەبەستمەوەی ینی هەموو ساڵێک تۆ گرنگە لە شانزەی سێ بە دەرلەوەی کە تۆ یادەکاگەیت و دەستکەوتێکی هەبێ دەستکەوتێکی شتە بێ ئێستا چکەمانە دەواازەکە دەستکەوتێکە بە حەقە جوانکردنی شارەکە دەستکەوتێکە و نەخۆشخانەیە هەر گەورەترین دەستکەوتە بۆ بەرکەوتوانی چەکی شیمیایی. جا دوای دەستکەوتیش کە ژازم 500 کەس دامەزرا لە هەڵەبجەوەش هەر باش وایە ڕێکارەکان تەواو بوو یا چکەن دەگرفتیان هەبوو گرفتەکەیان لە تەوزیعکردنەشتی تەکنیکیە و ئیداریە بەس من حەزەکەم شت بە برای خۆم ببرین بینەران بڵێم ئێمە ئەم ساڵ کە ویستمان یادی هەڵەبجە بکەینەوە تەمان دوای یەکەم شت گوێ لە کەسوکاری شەهید دەکری زانی چی ئەوێت دوای ئەوە لەگەڵ چین و توێژەکانە بۆ نمونە لەگەڵ قەڵەم بەدەستا کردومانە لەگەڵ هونەرمەندا کردومان لەگەڵ مامۆستایانی قەدرگرانی ئاینی ئیسلامیا کردومانە لەگەڵ کەسایەتی و بازرگان و هەموو کەسێکی هەڵەبجەمان کەسمان نەپەڕانەوە بۆی تۆ ئەبێ گوێ لە خەڵک بگری بزانی خواستی خەڵک چییە هەموو گەیشتونەتە ئەو قەناعەتە ئێمە کێشەمان هەیە پرۆژەمان پێویستە دەستکەوتمان پێویستە بەڵام ئەگەر ئەمە نەبوو ئێمە یاد نەکەینەوە ئێمە ئەبێ یادەکە زۆر بە گەورەی بیکەینەوە یەک ڕۆژ یادی شانزەی سێ ئێمە ڕۆژەکانی کە هەموو شەڕەکەین بۆ ئەوەی دەستکەوت بەدەست بێنین بۆ هەڵەبجە بەس ئەو ڕۆژە تێکەڵی نە پرۆژەی ئەەکەین تێکەڵی سیاسەتیەکەین نە تێکەڵی وتاری سیاسیەکەین نە تێکەڵی هیچ کەسێکیکەین خۆمان یادەکە ئەەکەینەوە شایستە بێ بەو خوێنی کە بۆ هەڵەبجە ڕژاوە و بەڵام ڕۆژەکانی کە شەڕەکەین و زۆر شەڕیژەکەی بۆ هەڵەبجە اینجا هەدەفی ئێمە ئەوەیە ئێمە لە ڕۆژی شانزەی سێیان ماتەمە گێڕین بێتاقەتە بین شایستە مەراسیمێکەکەین کە شایستەی کە سوکاری شەهید بێ بەڵام ڕۆژانی دوای پێش شانزەی سێ دوای شانزەی سێش ئێمە شەڕمان بەردەوامە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی ناوەندی و لەگەڵ لایەنە سیاسەکانیش بە تایبەتی بۆ نمونە یەکێتی و پارتی کە لە دەسەڵاتان کە باشترین شت بکەن بۆ پارێزگای هەڵەبجە و کە حەقی خۆیانە کە سوکاری شەهید زیاتریشتانێ لە کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکید ئینشاءالله مۆنومنتەکە هیچ کێشەیەکی نییە ئەم ساڵ وەڵایی جا جەنابی سەرۆکۆمار تۆزێ وعدی پێ ناین بەس ینی لە خەمخۆری خۆیە زۆر حواڵی ینی ئەحواڵی مۆنومنتەکەی پرسی و ئاگاشی لێیە لەبەرەی بەڕێز شانازخانی ژەرخۆی لەسەر خەت بوو پێشتر یعنی دایمەن خەم خۆرن بۆ بابەتی مۆنومنتەکە و حەقی خۆشیەتی لەبەرەی مۆنومنتەکە سمبلی هەڵەبجەیە و هەمومان شانازی پێوەکەین و لە خەمخۆری خۆیان هەواڵی پرسی و ینی پێی خۆشەوتی و پێم وایە لەوانەیە ئەندازیاری تایبەتی خۆشیان بنێرێ بۆ ئیبزانەکەم کوڕیەکانی چییە و دەستخۆشیمان هەیە بۆیان خۆیەتەوە دەستخۆش دێم و خزمەت جەناب بۆ کۆتاوتە کاگاوڕێ ئەمە ینی بابەتی دادگای باڵای فدرالیش چکە جەناب لە ڕۆی یاسایەکەەوە و قانونیەکە ینی شارەزایشی باشت هەیە لە داهاتوو ئەگەر ینی گریمان خوا نەخواستە ئەگەر بابەتەکە لە ئەنجومەنی نوێنەران هیچ ینی ڕێکارێکی باش نەچووە پێشەوە لە ڕێی دادگای باڵای فدرالی و هیچ چەکرێ بۆ ئەم بابەتە کاگاوڕێ بێگومان وەکو باسم کرد ئێمە یەکەم جار ویستراوە کە لە ڕێگەی پەرلەمانەوە بە شێوە ئاسایی و سروشتیەکەی تێپەڕێ بەڵام ئەوەی کە بە بڕیاری دادگای فیدرالی دامەزرانی پارێزگایەک بخرێتە ڕوو دوو ڕووی هەیە ڕوویەکی یاسایی هەیە کە وەکو باسم کرد بۆ پێی کە پێشووتر قانونێک لە پەرلەمان دەرچووە لە پەرلەمانی کوردستان و هەرێم دەسەڵاتی یاسادانانی هەیە بە ژێرەی دەستور و هەروەها لە دەستوریشا چەسپێنراوە ئەگەر قانونێک فیدرالی بوو و قانونێک لە هەرێم دەرچوو بوو و بابەتەکە پەیوەندی بە هەرێمەوە هەبوو ئەوە ڕەوایەتی و پێشیناوی بە عەربی پێڵێن ئەسبەقیە بۆ قانونەکەی هەرێمە بۆ ئێمە ئێستا لە ڕووی قانونیەوە بە هەموو ڕێکارە قانونیەکانی دامەزرانی پارێزگای هەڵەبجە لە هەرێمی کوردستان گیراوەتە بەر بەڵام کە ئێستا پەنابراوەتە بەر حکوومەتی فیدراڵ وەکو باسم کرد پەیوەندی هەیە بەوەی لە چوارچێوەی سیستەمی فیدرالیە ڕێکارە دەستوریەکانی تەواو بکرێ کەواتە ئێشێکی تریش لەو دەواازە و دەرگایانە کە گریمانی ئەوەی لەسەرکرێ کە بتوانرێت لە داهاتووە وەکو کارتێک بەکاربێنرێت دادگای فیدرالی ئەبێ ڕووی دووەمی ئەویش ئەوەیە کە دامەزرانی هەموو پارێزگایەک بەو پێی کە بابەتێکە لایانی داراییتیایە کە پەیوەندی هەیە بە مەسلەی دابینکردنی بودجەی سربەخۆ کە پەیوەندی هەیە بە گەشەپێدانی پارێزگاکان گەشەپێدانی هەرێمەکانەوەی بە عەربی پێڵێن تەنمێی ئەقالیم و محافەزات کە هەرچەنە ئەمە بۆ شارەکانی هەرێمی کوردستان
چەندەها ساڵە ئەم بودجێ بردراوە بەڵام لە ناو بودجەی فدراالیە ئەمە چەسپێنراوە لە پاڵەوەی کە بودجەیەشی فدراڵمان هەیە و بودجەی هەرێمی کوردستانمان هەیە لە هەما کاتا بودجەیەکی شەیە کە پەیوەندی بە پەرەپێدان و گەشەپێدانی پارێزگاکان و هەرێمەکانەوە هەیە بۆیە ئەو دیوەش هەیە کە مادەم دیوێکی دارایی هەیە بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان و حکوومەت دادگاکان بڕیارێک دەرنەکەن کە ڕوویەکی دارایی هەیە لەسەر دەوڵەت بۆیە ئەم دوو دیوە هەیە لە مەسلەکە واتە بابەتێک نییە کە ئێمە بڵین بە تەواوەتی لە ڕێگەی دادگای فدراالیەوە ئەو دڵنیاییە هەیە ئەو ئاماژەیە هەیە کە ئەتوانێت یارمەتیمان با بۆ دامەزرانی پارێزگای هەڵەبجە بەڵام یەکێکە لە کارتەکان کە لە داهاتوان ئەتوان ڕێکاری لەسەر بکرێ بەڵام وەکو باسم کرد دووڕێیانێکە لایانی ئیجابی و لایانی باش و هەروەها لایانی ئەوەشی هەیە کە باسم کرد کە ڕەت بکرێتەوە بۆ بیانووی کە ڕوویەکی دارایی هەیە دەستخۆشین کەواتە جارێت چاوەڕوانی ئەنجومەنی نوێنەرانین بە هیوان کە لێەوە بێگومان ئێمە ئێستا هەموو هەوڵەکان ئەوەیە کە بە بڕیارێکی پارلەمانی ئەم کارە بێ بە قانونێک قانونێکی فدراالی چۆن قانونی هەرێمی کوردستانمان هەیە قانونێکی فدراالیشمان هەبێت کە وەکو باسم کردەمە بیسەلمێنین کە ئیتر عێراق لە 18 پارێزگاوە بۆ بە 19 پارێزگا دەست خۆش کاگا ڕێجان خات و نوخشە ئەمە قسەی جەنابیشە لە کۆتایە بزانین سەر بە پارێزگابوونی هەڵەبجە بە کۆی گشتی بەڵێ بێگومان ئێمە لێرەوە هاوڵاتیان و هەنیشتمانانی پارێزگای هەڵەبجە ئاگادارەکەینەوە چ منۆک و قایم قام چ کەسایەتەکانی هەڵەبجە هەموو کەسێک کە خەمخۆرە لە ناو هەڵەبجە لە دەرەوە هەڵەبجە هەموو هەوڵێکی خۆمانەگەین ئەخێنەگەر بۆ ئەوەی ئەم یاسایە تێپەڕێنرێت و ئێمە هەردووێنش چەند ناقەشەیەکمان کرد لەگەڵ سەرجەم فراکسیۆنەکانە کە لەگەڵ سەرۆکی پەرلەمانیشە هەچ کاتێک دەرچکرا لە بەرنامەژە ئێمە وەفدێکی تایبەتیمان جگە لەلایەنە سیاسەکان لەسەر ئاستی باڵا ئێمە خۆشمان وەفدێکمان ئەچێت و چەند سعاتمان لە بەردەما بێت لەوێ ئەبین لۆبی کۆکەینەوە تا بتوانین و پێم وایە لایەنە سیاسەکانی حکوومەتی عێراقیش بە شێوەیەکی تا ئێستا کەس بە ئاشکرا نەیوت و دەنگناین بە هەڵەبجە بەڵام ئێمە ئەمانەیە گرنگی تەواومان هەبێ بۆی ئەو یاسایە شکستی پێنەهێنرێت و لێرەشەوە داواکارم لە هەموو هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان و لە لایەنە سیاسەکان لە 16 سێیا بەشدار بن بۆ هاوخەمی لەگەڵ کەسوکاری شەهیدانە لەبەرەوەی ئەو ڕۆژێکی زۆر گرنگە بۆ کەسوکاری شەهیدان هەر ئامادەبوونیان گەورەیە بێ هەم بۆ خۆیان و بۆ کەسوکاری شەیدان و لە کۆتایی شامەیە زۆر زۆر سوپاسی کەناڵی کورسات بکەم و زۆر سوپاسی بەڕێز کاک دێریم بکەم بەڕاستی بۆ یادی 16 سێ زۆر زۆر هاوکارمان بۆ بەبێ هیچ بەرامبەرێک بۆیە یعنی بەڕاستی هەچ کاتێک تەلەفۆنمان بۆ کردو بۆ هەڵەبجە و تێتی چی بۆ هەڵەبجە بێت لەبەر ئەو شتانێک کە بۆی دابین کردوین هەمووی بە مقابلی مادی هەیە بەڵامەوان بەبێ بەرامبەر بۆ ئێمە بۆیە جێی دەستخۆشیە و نمونەیان زۆر بێت و هەموو ڕاگەیانەکان کاری باشەکەن و بەڵام کورسات و هەموو کاتەڵێن کورسات ماڵی هەمووانە فعلەن ماڵی هەمووانە دەستان خۆش بێ و نمونەتان زۆر بێ ئینشاءالله لەسەر دڵمانە و یانیەوە سمبولمانە بەڕاستی خات و نوخشە ناسێ قایمقامی هەڵەبجە سوپاسەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی ماندوو بوویت سوپاس بۆ کاگا ڕۆتۆفیق بەرپرسی پەیوەندیەکان و ڕێکخراوی نێودەوڵەتی لە سەرۆکایەتی کۆمار کە بە سوپاسەوە لە ستودیۆکانمان لە شاری بەغدا لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو وەڵە بینەرانی بەڕێز دەڵقم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ